بەباشی دەزانم هەڵوەسەی لە بەردەمدا بکەین دووسێ ڕەوشتی کاکشوانن چونکە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئودکوڕوا مەحاسینە مەوتاکم باسی چاکەکانی مردووەکانتان بکەن بۆی کە بیان کەنە سەرمەشق وە چاکەکانی ئەوانتان لەبەر چاو بێ وەکو ئەوان کە یەکێک لە چاکەکانی ئەو کاکشوان ئەوە بوو کە پیاوێکی زۆر خۆڕاگر بوو من خەڵکم بینیوە تووشی نوسکۆ و ناڕەحەتی و گرفتاری و نەخۆشی و ناخۆشی و شتێ بە شۆکدا دێ دەلەرزێ دەکڕوزێتەوە کاکشوان ئەوەم لێ هەست پێ نەکردووە پیاوێکی دامەزرا و ڕاوەستاو بوو دامەزراوی لە ژیانی ئینساندا برا خۆشەویستەکانم بەرهەمی ئیمانە إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەوەی کە بەڕاستی بڵێ پەروەردگارمان خوایە سبحانه وتعالى ئیمانی هەیە ئەمجا ئیستیقامەت و ڕاوەستاوی دامەزراوی دەبێت کاکشان پیاوێکی دامەزرا و ڕاوەستا و نەلەخشاو بوو لە شوێنەیەدا نا ئازایەتی نییە لە شوێنەی خەڵک ئازابێ نا لەبەر هەوراز گرنگە نەوەستی ئەگەنا لە پێدەشتم و کەس دەڕوا بەڵام گرنگە لە دەروی سەخت نەوەستی پاشەکشەنەکەی نەگەڕێەوە ئەوە یەک دوو سیفەتێکی دیگەی کاکشوانەوە بوو کە پیاوێکی زۆر شەرم بەخۆ بوو و عادەتی نەبوو سینگ بەرە پێش بێ بازە کەسێک ینی زۆر سینگ دەباتە پێش خۆی دەباتە پێش کاکشوان وانە بوو یعنی کاکشوان پیاوێکی شەرم بەخۆی مؤدەبی ئیشکەری دڵسۆزی قەڵەم بە بڕشت بەڵام حەزی لە خۆناساندن و ئەوە نەبوو ئەوە سیفەتێکی باشە سیفەتێکی دیکەی کاکشوان ئەوەیە کە قەڵەمێکی بە بڕشتی هەبوو کاکشوان نووسەرێکی باش بوو ڕەنگە ئیمکانیەتەکەی وا نەبوو بێ ئیمکانیاتی مادی یاخود هەلو مەرجەکەی وا نەبوو بێ شتەکانی زۆر چاپ بکە ئەگەنا بە بۆچوونی من لەوانەیە نەک سەدان هەزاران مەقال و تاری نووسیوێ زۆر جار هەندێک شیکردنەوەی کە لە کەناڵەکانی ڕاگەیاندن پێشکەش کراون نووسەرەکەیان کاکشوان بۆ بەس کەس نێزانی چێ نووسیونی سیفەتێکی دیکەی کاکشوان یاڕەبی خوا لێی خۆش بێ و ئەجر و پاداشتی هەموو چاکەکانی بداتەوە ئەوە بوو کە پیاوێکی زۆر میهرەبان بوو نەرمونیان بوو یعنی تۆ گە تەماشای نووسینەکانیشی بکەی ئەوەی کە من سەرنجم داوە تەحلیل و شیکردنەوەکانی ئەوە نەبوو خەڵک بریندارکە خەڵک بڕوشێنێ هەوڵی دەدا خەڵک تێبگێنێ قەنەعەتیان پێبێنێ ئەوە سیفەتێکی باشە بەڕاستی سابیر بوو لەو بەڵانی کە بەسەری هاتوو تەوان هەمووتان دەزانن ئەوە دایک و باب و برا و نازانم چی دیکەی خوشک و خەڵک ئەوانەی هەموو لە چیمیای بارانەکە دەڕۆشتن خۆی مابەوە لەگەڵ برای کاگوڕانی برای کەویش دوای کۆچی دوای کرد خوا لێی خۆش بێت دوو کوڕی لێرە بوون خوا پێ ناساندم هەروەها لەما بێ نازانم خۆشچێ دوو خوشیشی مابن یعنی ئەو تەنیاییە زۆر ناخۆش زۆر کەس من بینیومە لە خەڵکی لای گەرمیان و ئەوانە تووشی نەخۆشی دەرونی بووە بۆ دکتێتی کەسم نەماوە یعنی هەموو کەس خۆ لەو مەسات و بەڵاو ناڕەحەتیانەدا ڕاناگرێ کاکشوان بەڕاستی پیاوێکی سابیر و خۆڕاگر بوو و من ئەو ڕۆژە تەمەن لە خەستەخانە دوو ڕۆژ سێ ڕۆژ لەمە پێش سەردانم کرد هێندێش لەو شتانەوە بیر هێنایەوە بۆی تەمەن دیار بوو بەرەو مەرگ بوو بەڵام خۆ ئینسان کە دەچێتە لای کەسێک کە بەرەو مەرجیشە دەبێ هەوڵی معنەویاتی بەرزکەی هەندێک قسە خۆشم بۆ کردن تم کاکشوان زۆر کەس نەخۆشی زۆر خراپیشی گرتووە بەڵام دو ئاخواشی فاشی داوە ئەوانە ئەویشتی وەڵای مامۆستا خۆ ئەم دەرمانوشتانە بەکاریان دێنین خۆ دەبێ هەر بڕۆین بەڵام ئەوە بۆی بە ئیسراحەت بڕۆی یعنی بە خۆی دەیزانی ئەمیشتم جا وەڵای کاکشوان خۆ تا دەڵێت تا نەخۆشێک دەمرێ 100 ساغ دەمرێ و هەتا پیرێک دەمرێ 100 گەنج دەمرێ بەڵام ئەگە بشڕۆی تۆ دەربەست مەبە وەڵای تۆ زاد و توێش و زەخیرێکی باشت هەیە الحەمدوللا کۆچت کردو و جیهادت کردو و ناڕەحەتیت بینیوە و قسەی خێرت کردو و شتی باشت نووسیوە و هەڵوێستی مەردانە و پیاوانت بووە و خۆڕاگر بووی لەسەر نووسکۆ بەڵاو مەسیبەتەکان کە هاتوونە ڕێت و توێشێکی باشت هەیە دەبێ ئەو کەسە لە مردن بترسێ و بشڵەژێ و بخەجڵێ لە ترسی مردن کە بەدەستی خەڵک دەچێتەوە خزمەت خوا بەڵام تۆ ئەگە خوا بۆت بکە بەدەستی پڕەوە بچێەوە خزمەت خوا و بە تاعەتەوە بە چاکەوە بەڕاستی مای خۆشبەختیە